Amerîkayê bernameyeke bernameyek o programeke taybet ji 4 aliyê cîhanê 16 şagird tên hilbijartin û tên Amerîkayê li vê derê enstitûyî û em bêjin rêxistinên Amerîkayê nêz ve dibînin û dişopînin. Îsal taybetmendiyeke ji ber ku ji Kurdistanê jî kesek hatiye hilbijartin û di vê çarçoveyê de hatiye bajarê New Yorkê li neteweyîn yek bûyî. Li vê derê em ê niha ji wan bipirsin gelo armanc û taybetmendiya vê bernameyê çi ye? Hûn bi xêr hatin? سڵاو زۆر بەخێر بنێوەش زۆر سپاس ji bo beşdarbûna we. Ev bernameyeke taybet e 16 kes hatine hilbijartin. Tu jî yek ji wan kesanê ji Kurdistanê beşdar bûyî. Gelo hûn çawa beşdar vê bernameyê bûn û ji kîjan bajar û kîjan zankoyê ji Kurdistanê tên? زۆر سپاس بۆ ڕوودا و زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ناوم جوانە خەڵکی شاری سۆران و دانیشتووی شاری هەولێرم. مامۆستام لە زانکۆی بریتانی نێودەوڵەتی. بەڵێ ساڵانە وەکو ئاگادارن کونسوڵخانەی ئەمریکا پرۆگرامی جیاواز بۆ چینی و تێژی جیاواز دەخاتە بەردەست. دەتوانم بڵێم من ئەو ساڵ یەکێک بووم و توانم بڵێم شەرەفمەندم کە یەکێک بووم لەو توێژەرانە هەڵبێژدرێتراوم لەلایەن حکوومەتی ئەمریکا و لەلایەن کونسوڵخانەی ئەمریکا کە بەشدار بم لە پرۆگرامێکی 6 هەفتەیی کە بە سەرپەرشتی ITD ئینستیتیوت و زانکۆی مۆنتانا و زانکۆی سەفۆک یونیڤەرسیتی پێکەوە هەمویان میوانداری ئێمەیان کرد و زۆر زۆر دەرفەتێکی بەڕاستی گەورە و نایابە بۆ من کە بتوانم لە شاری ئەمریکا و بەشدار بم لەو پرۆگرامە و کە تێیدا چەندین پرۆفیسۆر و کەرسانی شارەزا لە زانکۆی جیاوازی وەکو وێلزلی بابسۆن کۆلێژ زانکۆی هاروارد کە بەڕاستی ئەوە خەونێکە کە هەمومان وەکو توێژەر و وەکو کەسانی ئەکادمی کە ڕۆژێک بتوانین لەو زانکۆیە سێشنێکمان هەبی زۆر بەخۆشحاڵیە و بە شانازیەوە دەتوانم بڵێم ئێمە دوو سێشنمان لە زانکۆی هاروارد و زانکۆی MIT و بۆستن یونیڤەرسیتی هەموو ئەوانە پێکەوە دەتوانم بڵێم ئەزمونێکی زۆر باش و زۆر گەورە بوو بۆ من. ئارمانجا وان ئەوێک و وە ئەم بێژن 4 aliyê cîhanê tînên li Amerîkayê hûn enstitûyên li Amerîkayê bibînin û nêz ve bişopînin. Gelo mesela em bêjin û îro jî neteweyîn yek bûne. Mesela dema vê gerê de we tecrübeyeke çaw wergirt hûn çi hîn bibûn û hûn derbarê em bêjin hem enstitûyî hem jî çanda Amerîkayê hîn dibin. بەڵێ وەکو باست کرد من کە نوێنەرایەتی کوردستانەکەم و کوردم لێرە توێژەرانی دیکە و هاوڕێ و برادرانم کە لە 16 وڵاتی جیاواز هاتوون پێکەوە لێرە دەتوانم بڵێم حکوومەتی ئەمریکا توانوێتی پرۆگرامەکە زۆر دەوڵەمەند بکا بەوەی کە لەسەر بابەتی جیاواز تەنها پەیوەست نەبی بە ئابووری یان بە باز ئێمە توانیمان سوود وەربگرین لە بابەتی جیاوازی وەکو سیاسەت و خوێندنی شێوازی خوێندنی ئەمریکا و سیستەمی خوێندنی ئەمریکا لێرە و لەگەڵ ئەوەشدا لەوەی کە بەڕاستی دەتوانم بڵێم ئێمە وەکو توێژەر و وەکو مامۆستا لە زانکۆ کە زیاتر ئیسفادەمان لە شێوازی وانەوتنەوەی مامۆستاکان لە کلاس و شێوازی پەیڕەوکردنی ستایلی وانەوتنەوە کە بتوانین ئێمە شتێک ببینەوە لە کوردستان و یارمەتی زانکۆی خۆمان و شێوازی دەتوانم شێواز وانەوتنەوە لەو زانکۆی خۆمان تەطبیق بکەین. زۆر سپاس ji bo wextê we em jî gelekî serbilind bûn em serkeftinê ji bo we daxwaz dikin zor spas ji bo beşdarbûna we. Spas xweşhal bûm spas bo derfeta. Belê em bi ji wan re bûn wek me got ji Kurdistanê hatiye li Amerîkayê bi temamî Amerîkayê digerin ev program ev bername 6 hefte dikişîne di vê çarçoveyê de hatiye neteweyîn yekbûyî jî li vê derê jî beşdarê konferansan dibin. Belê.